لە چوارچێبەی هەوڵەکانیدا بۆ ئاوێتەکردنی پەنابەران لە ناو کۆمەڵگەی ئەڵمانیدا و سوودوەرگرتن لە توانەکانیان بۆ برەودان بە ئابووری ئەو وڵاتە لە ماوەی ڕابردوودا ئەنگێلا مێرکەلی ڕاوشکاری ئەڵمانیا داوای لە کۆمپانیەکانی کارتی پیشەسازی وڵاتەکەی کرد پەنەبەران بخەنە سەرکار و داوای لێکردن دەرفەتی فێربوون بۆ کۆچبەران بڕەخسێنن بە شێوەیە کە بتوانن وەک دەستی کاری کارامە سوودیان لێوەربگیرێت. مێرکل داوای لە کۆمپانیا گەورەکانی وەک سیمنس و ئۆنیک و ڤۆڵکسواگن و ئۆپڵ کردووە هەنگاوی جدیتر بنێن بۆ ئاراست هەیە، بەڵام بە گوێرەی ڕووپێوەیەکی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز تا ئێستا ئەو کۆمپانیا گەورانی ئەڵمانیا تەنیا 63 پەنابەریان خستۆتە سەر کار. ئەمەش لە کاتێکدایە کە چونە ناو بازاری کارەوە گەورەترین پاڵنەرە بۆ کۆچبەران تا ئەوێتەی کۆمەڵگەی ئەڵمانی بن. هەندێک لەو کۆمپانیایانە لەو باوەڕدان کە ڕاکێشانی کۆچبەران بە ناوبازاری کار پرۆسەیەکی سستە لەو ڕۆوە کە زۆرینەی ئەو کۆچبەرانە ئاستێکی تەکنیکی ئەوتۆیان نییە کە توانای کارکردنیان لەو بوارانەدا هەبێت. فەرمانگەی سەرانسەری کار لە ئەڵمانیا دەڵێت نزیکەی 297,000 کۆچبەر لەسەرەی دۆزینەوەی دەرفەتی کاردان بۆیان، بەڵام زۆربیان توانای ڕاپەڕاندنی کاری سادەیان هەیە و توانای کارکردنیان لە بواری تەکنەلۆژیای پێشکەوتوودا سنووردارە. ساڵی ڕابردوو ئەڵمانیا پێشوازی لە زیاتر لە 1 ملیۆن کۆچبەر کرد، ئەوەش نیگەرانیەکی زۆری لە ناوخۆی وڵاتەکەدا هێناوەتە کایەوە لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و ئەمنیشەوە. هەر بۆیە ئەو جۆرە دەستپێشخەریانە ڕۆڵی بەرچاو دەبێت لە هێورکردنەوەی ئەو نیگەرانیانەدا. زۆرێک لە پسپۆرانی بوارەکە لەو باوەڕدا بوون ئەو لێشاوی کۆچبەران ڕۆڵی دەبێت لە گەشەی ئابووری ئەڵمانیادا و ئەو کەلێنە پڕدەکاتەوە کە لە بواری دەستی کاری کارامەدا لە ئەڵمانیا هەستی پێکرێت. لە کاتێکدا پێشبینی دەکرێت ژمارەی ئەو هاوڵاتی ئەڵمانیانەی لە تەمەنی کارکردندان تا ساڵی 2030 6 ملیۆن کەسیان لێکەم بێتەوە.